نەفەسیە نەبراوە تا گوڵازارەکانی هەناوی من کوێڕای بەردەوامی و قوڵبوونەوەی قێرانی دارایی و نەبوونی موچە و کار و بژێوی زستانێکی سەخت و ساڵێکی تاریک چاوەڕوانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکات. دەستپێکی تاریکایی ساڵی سێهەمی قێرانەکانی شەوکاتە زیاتر دەرکەوت کە پێدانی کارەبای نیشتیمانی بۆ کەمتر لە 4 ساعت لە شەو ڕۆژێکدا دابەزی. قەرانی دارایی و نەبوونی بوجە بۆ چاکردنەوەی وەرزی و ڕاوەستانی پرۆژەکانی پەرەپێدانی ژێرخانی کارەبا و بەرزبوونەوەی ڕێژەی داواکاری لەسەر کارەبا و کەمبوونەوەی یاسی بەرەمێنانی وێزگە سەرچەکان بارگرانیەکی ڕادەبەدەری خستۆتە سەروێزگە و مەحاویلە و تۆڕەکانی کارەبا. ئەمە و پاسەوانەیە کە هەمیشە بەرپرسانی باڵای حکوومەت و وەزارەتی کارەبا بۆ خراپی و نەبوونی کارەبا چەند بارەیەکەنەوە. هەرێمی کوردستان پێیناوەتە وەرزی سەرما. حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان هێشتا بەشە نەوتی ئەم ساڵیان لە زۆربەی ناوچەکان دابەش نەکردووە و هیچ ئاماژەیەکیش بۆ دابەشکردنی دیار نییە. خەرانی دارایی و نەبوونی موچە و بژێوی با تەواوی هاوڵاتیانی ماندوو تووڕە کردووە. ئەمەش دوای سەدان بەڵێنی بێکردداری بەرپرسان لە چەند ساڵی ڕابردوودا کە بەڵێنیان دابوو گەر نەتوانن گرفتی کارەوە چارەسەر بکەنەوە ماڵاوایی یەکەن. بە پێی وتەی و تەبێژی وەزارەتی کارەبا خواستی کارەبا لە هەرێمی کوردستان لە ئێستادا 4320 مێگاواتە، بەڵام بەرەمێنانی کارەبا تەنها 2700 مێگاواتە. ئەمەش هۆکارە بۆ کەمبوونەوەی کارەبای نیشتیمانی. ڕای شارەزای بەردەوامبوونی قەیرانی نەبوونی و خراپی کارەبا پلانی حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکانە بۆ ڕادەستکردنی کەرتی کارەبا بە کەرتی تایبەت و کۆمپانیا زەبەلاحەکانی سەر بە بەرپرسان و حیزبە دەسەڵاتدارەکان. شارەزایانی بواری وزا ئاماژە بەواکەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوشەوی کەرتی نەوت و غاز دەیانەوێتەوە بەرهێنانی شەخسی و حیزبی بە کەرتی کارەباوە بکەن و لەو چوارچێوەیەشدا بەدابین نەکردنی سوتەمنی بۆ وێزگەکانی بەرەمێنانی کارەبا و کەمبوونەوەی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان ڕایگشتی بهێنە سەر ئەو باوەڕەی کە چارەسەری گرفتی کارەبا بەوە دەکرێت ئەو کەرتە لە ژێردەستی حکوومەت دەربهێنرێت و بدرێت بە کەرتی تایبەت. لە حاڵەتێکیشدا گەر کەرتی کارەبا ڕادەستی کەرتی تایبەت یا ڕاستتر بڵین کۆمپانیای حیزبیەکانی پارتە دەسەڵاتدارەکان بکرێت، نرخی کارەبا دەبێتە سێهێندەی ئێستا. بۆ پێی لە هەرێمی کوردستان زۆربەی وێزگەی سەرچەکانی و بەرهێنانی کارەبا بە گاز کار دەکەن و ئەمەش تێچووی زۆری دەوێت و بۆیەشەوە پێشبینی دەکرێت نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان بۆ چەند بەرامبەری ئێستا بەرز بێتەوە.